ئەم دا بزانین تایبەتیژی کاتشتێکی هۆسا ڕاستیەک بۆ vەیەکێ هەیە ئەم دکتورێکی وەربگریم تایبەتیژی ji bo vê mebestêjî xwe de hez kitil Hewlêrê Doktor Arî Nazim Dehan pisporê dil û qestera li Hewlêr legelmane Doktor Arî em katit baş zerê ewî basim kir zeltey mêşke we dike ke xelkeke we hez pê bike yan doktorekan we hez pê bikin ke keseke mirduwe zerê hêştan zînduwe û li jiyan demawe yan zeltey dila ئێوارە باش بێگومان ئێمە هۆکاری جەڵتەی دڵمان هەیە و لەگەڵ جەڵتەی مێشک واتە هەردوو ئۆرگان هەم چ مێشک بێت چ دڵش بێت دووچاری جەڵتە دەبێت کاتێک کە دڵ تووشی جەڵتە دەبێت هەندێک کات ئەوەش لەسەر هەموو مرۆڤێک ڕاست نییە هەندێک کات دڵ یەکسەر لە ناکاو ڕادەوەسێت لە کاتی جەڵتەکە بەڵام مێشک ئیشی خۆی هەر دەکاتن واتە ئەم مرۆڤە یاخود ئەم ئینسانە ئەم نەخۆشە هێشتا لە ژیان داماوە و هەمان شتیش بۆ مێشک ڕاستە مێشکیش دووچاری جەڵتە دەبێت واتە خوێنبەرەکانی مێشک دووچاری جیران و تەسەکبوونەوە دەبیتن بەڵام مرۆڤەکە ماوە هەندێک کات مرۆڤەکە خۆی قسە دەکات و حرەکە دەکات لەگەڵ ئەم توێژینەوەی مامۆستا غالیبی کە کراوە کە دەڵێ خەڵک هێشتان لە ژیان داماون پەلیان کردووە گۆمان دەکرێت زۆربەی زۆری ئەو خەڵکانی کە تووشی زۆرێک لە جەڵتەی مێشک بوونە ناشتوانە هێشتان زیندوون بەڵێ ڕاگەاندنی مردنی مرۆڤ چەند ڕێکارێکی هەیە واتە چەند شروتێکی هەیە کەوا ئێمە قەرار دەرێن کە ئەو نەخۆشە یاخود ئەم مرۆڤە مردووە یەک لەوان ڕاوەستانی با بڵێن نیشانە زیندەگیەکان وەکو لێدانی دڵ یاخود هەناسەدان جوڵەی نەخۆشەکە جوڵەی چاوی هەندێک نیشانەی مێشک کەوا لەسەر مرۆڤەکە زاڵە وەکو بڵێن تروکانی چاوی یاخود حرەکە و جوڵە ئەوشتانە چەند ڕێکارێکی ئێمە پێڕەوی دەکەین پێش ئەوەی بڕیار لە مردنی ئەم نەخۆشە بدەین هەر نەخۆشێک کە دێتە لامان هەر مردوویەک کە دێت لە دەرەوەی نەخۆشخانە دێت بۆ هەندێک جار لە دەرەوەی نەخۆشخانە مرۆڤەکە دێنن بۆ فریاکەوتن بە مردووی دەهێنن ئێمە چەند ڕێکارێک هەیە با بڵێن دەست پێ دەکەین لەگەڵ ئەم مرۆڤە وەکو ئەوەی کە پێ دەڵێن CPR واتە با بڵێن ئەوەی پەستانی سەرسینگ و هەناسەی لە نەخۆشخانە ئیتر دەرمان بەڕێگای زانستی و بەڕێگای ئامری پزیشکی یەکلا دەکرێتەوە ئایا جانی لە دەستداوە یانە ئەگەر یەکێک لە دەرەوە بیخوانەکە کە سوکارەوە دوای ئەم ڕێکاران بە ئاسانترین شێوە بیزانن ئایا ئەوە گیانی لە دەستداوە یانیش لە ژیان داماوە لە دەرەوەی نەخۆشخانە ناخۆی باشتر وایە ئەگەر ئەو کات بە زووی وای لێ هات زووبی گەینە نەخۆشخانە هەندێک جار نەخۆشەیە جەڵتەکە لی داوە بەڵام لەوانەیە مێشکەکەی هەر نەمردۆ جارێک لەوانەیە لە کاتی ئەم CPR لە کاتی ئەم ئینعاشکردنە نەخۆشەکە دەگەڕێتەوە لە کاتی بژانەوەی دڵ نەخۆشەکە دەگەڕێتەوە بۆ ژیان شەرنی هەموو مەرجی هەموو نەخۆشێک یاخود هەموو مرۆڤێک کە وای لێ هات و لە هۆش خۆی چوو کات ئەو مردووە نەخێر وەکو گوتم ئێمە بۆ نیو سعات یان خۆت هەندێک جار زیاتریش بۆ سعاتێک بۆ کاتژمێرێک ئێمە ئەم پوژانەوەی دڵ بۆ نەخۆشەکە دەکەین تاکو تاکید بینەوە یاخود تاکو دڵنیا بین کە ئەم نەخۆشە دەگەڕێتەوە بۆ ژیان زۆر جارش هەبووە نەخۆش گەڕاوەوە بۆ ژیان لە کاتی ئەم پوژانەوەی دڵە لە کاتی کارەبا لێدانە یاخود لە کاتی با بڵێن ئەم پەستانی سەرسینگە لە کاتی هەناسە پێدانی نەخۆشەکەیە نەخۆش گەڕاوەتەوە ئەگەر نەگەڕاوە نەخۆشەکە نەگەڕاوە بۆ ژیان ئەو کات ئێمە ڕادەوەستین چەند دقیق ڕادەوەستین تاکو تۆن دەڵێت ئیعلانی مردنی نەخۆشەکە بکەین لەبەر ئەم شتانە مهمە تۆزێک هەم لە ناحیەی با بڵێن نەخۆش و با بڵێن خزمەت کەسی بە کوردی نەخۆشەکە نەخۆش هەیە تووشی جەڵتە بێت دوای مەسەلەن خوب پیشان بدرێ مەسەلەن کە مردیە دوای چەند کاتژمێرێک مەسەلەن 12 کاتژمێریان هەتا زیاتریش ئیتر زیندوو ببێتەوە شتی وا هەیە یان ئەوە دوورە لە نەخۆشخانە ئێمە ئەو شتەمان نەبیستەوە و نەچمان دیتە بەڵام جێبیست بووینە لە حاڵەتێک شتی وا هەیە ئەگەر نەخۆشەکە ینی وەکو گوتم مێشکی هێشتان لە با بڵێن لە ئیشکردندا بووە
بەڵام دڵەکە لەوانێ دڵی ڕاوەستاوە بەڵام یاخود زۆر جار نەخۆشەکە ئێمە وا ئەلان دەکەین لەبەرەوەی هەتاکو بلبلەی چاوی نەخۆش فراوان نەبێت و جوڵە و شتی لە کار نەکەوین نەخۆش ئێمە قەت بڕیان نادەین کە ئەو نەخۆشە مردووە زۆر جار هەیە لەوانەیە تۆزێ خێرا کراوە یاخود لەوانەیە زۆر جار لە هەندێک شوێن گوتتان ئەم نەخۆشەتان تاوە مردووە و بەڵام لەوانەشە بە تاواتی نەبردووە ینی ئەم ستێپانە یاخود ئەم خطواتانەی کەەوە ئێمە پەیڕەوی دەکەین بۆ ئەوەی بڕیان لەسەر کۆتایی هاتنی ژیانی نەخۆشێک بدەین ئەو بەتاوەتی نەهاتە دی واتە چەند شتێکی ماوە پێش وەختە ئەدانی کراوە یاخود پێش وەختە بڕیادراوە کە ئەم نەخۆشە با بڵێن وەفاتی کردو بەڵام خۆی لە ئاساسە وەفاتی نەکردووە یاخود هەندێک فەرمانی مێشکی ماوە یا چوو لێ پێتیڤش ئەڤروپی وەزیرەتر هاوڵاتی ئاگاداری vê meseleyê bin heta pişt rastiyek nebit ku kesê we canê xweş dest de şinîka rêkarên veşartinê bîne destpêkirin Doktor Arî Nazim Dehan pisporê dil û qeserê li Hewlêrê gelme dabî gelek spas bûye doktor her bijî